ڕووداوە دراماتیکەکانی ڕیفراندۆمی 25 ئەیلول و 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 لە سەرەتاوە تا کۆتایی ڕووداوی پێکەوە گرێدراون و ناکرێت لێکجیا بکرێنەوە. بەو پێی یەکەمیان ڕێخۆشکەر و هۆکاری ڕوودانی دووەمیان بوو، بەڵام وەکو هەرنەهامەتێکی سیاسی کوردایەتی و کۆمەڵی کوردستانی تا ئێستاش زانیاریەکانی لە جەماوەری کوردستان شاراون. ئێستاشی لەگەڵ بێت نە لێکۆڵینەوەی لەبارەوە کراوە و نە کەس نهێنیەکانی دەزانێت. بە پێی یاسای نێودەوڵەتی هەرگەلێک لە جیهاندا خاوەنی مافی چارەنووس و دەتوانێت داوای بکات و نەتەوە یەکگرتوەکانیش پشتیوانی بکات، بەڵام لە جیهانی دەسەڵاتی ڤیتۆ و سەپاندنی لۆژیکی هێز و پشتگوێخستنی ڕێکەوتن و پرۆتۆکۆڵە جیهانیەکان لەلایەن ئەوانەی خاوەنی هێز و سەرمایەن ئەو بنەما جیهانیانە جێبەجێ ناکرێت. دوای کۆڕەوی ملیۆنی خەڵکی کوردستان کاتێک کینداڵ نیزان سەرۆکی پەیمانگەی کوردی لە پاریس لە کۆبوونەوەیەکی گەشتیدا خواستەکانی گەلی کوردی لە ئۆتۆنۆمیدا کورت کردەوە، فڕانسۆ میتران سەرۆکی ئەو کاتی فەڕەنسا لێی تووڕەبوو، پێیوت ڕۆڵی تۆ ئێستا ئەوەیە بەرگری لە مافی کورد بکەیت لە دامەزراندنی دەوڵەتدا. بەڵام لەو کاتەشدا کە سۆزیجیان بەرامبەر کورد جوڵا بوو، سیاسەتمەدارانی کورد ڕێگەی گفتوگۆ لەگەڵ بەغدایان هەڵبژارد و ئاویان کرد بەسەر ئاگری تووڕەیی ڕایگشتی جیهاندا. بە هەمان شێوە لە دوای ڕوخاندنی ڕژێمی سەدام لە بری ئەوەی سەرکردەکانی کورد وەکو سەرکردەی گەلانی ئازادی خوازی جیهان بە پێی پرۆتۆکۆڵێکی نێودەوڵەتی بەشداری لە دامەزراندنی حکوومەتی عێراقدا بکەن و ماوە بۆ پێکەوە ژیان دیاری بکەن، کاچی هەروەکو پۆڵ بریمەر ئاشکرای کردووە داخوازیەکانی کورد لە داواکاری مادی تێنەپەڕین. ساڵی 2007 کاتێک ڕیفراندۆم بە ڕێوەبرا، هەرێمی کوردستان نامادەکاری ناوخۆیی کردبوو وەکو بنەمای ئابووری بەهێز و خۆڕاگر، ناسوپای یەکگرتووی کوردستانی دامەزراندبوو، نابنەماکانی دیموکراسی لە بەدامەزراوەی کردن و جیاکردنەوەی دەسەڵاتەکان و بنەمای ئاشتی خوازانەی دەستا و دەستی دەسەڵاتی بینا کردبوو. بە پێچەوانەوە خراپترین حاڵەتی سیاسی و پەرتەوازەیی خۆیدا بوو، جگە لەمانش کە ڕیفراندۆم لە سەربنەمای پرۆتۆکۆڵێکدا نەبێت کە نەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتی بکات، چۆن لە جوگرافیەیەکی داخراوی دەورەدرا و بەناحەز دەتوانیت سربەخۆی ڕابگەێنیت کە وڵاتەکە شوناس و پێناسی نێودەوڵەتی نەبوو، کێ دەتوانێت مامەڵەت لەگەڵدا بکات. تەنانەت هەرێمی کوردستان وەکو کۆماری باکووری قوبروسیش نییە کە دەوڵەتێک پشتیوانی بکات، بەڵکو تەنیا لە قۆناغە جیاوازەکاندا هەندێ وڵات وەکو کارتوانەی گەلی کوردیان بەکارهێناوە و بە جەنگاوەری ئازان ناویان بردووە. کەم نەبوون ئەو دڵسۆزانەی گەلەکەمان لە ناوخۆ و دەرەوەیدا کە هاواری ئەوەیان دەکرد ڕیفراندۆم لە سەربنەمای بەهێز و زەمینەی گونجا و ئامادەکاری ناوخۆیی و جیهانی دەکرێت، بەڵام قسەکانیان لە بەرامبەر عاتیفەی ناسۆنالیستی و هەندێک ڕاوێژکاری دەرەکی گومان لێکراودا ون کراو، لەو هەرایەدا گوێ لە لۆژیک نەگیرا. دوجاریش لە 16 ئۆکتۆبردا دەرکەوت ئەوانەی هەندێک سیاسەتمەداریان لە خشتە بردبوو، گوایە چەندین وڵاتی گەورە قەنەعەتیان پێکراوە بۆ دانان بە ڕیفراندۆمەکەدا، هەمووی سەرا ببووە و مەلەی ڕیفراندۆم لە وشکیدا بووە. جەنگی میدیایش بۆ بە خیانەت ناساندنی 16 ئۆکتۆبر جگە لە نەهامەتێکی دیکەی کوردایەتی بۆ خۆی چەواشەکارێکی دیکەیە. ناکرێ پاشەکشە لە شوێنێک خیانەت و لە شوێنێکی دیکە کوردایەتی بێت، چونکە بەکۆی پاشەکشەی هەردوو زۆنەکە و پاشەکشە پێکردنی پێشمەرگە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتی هەرێمەوە لە سەدا 50 خاکی کوردستان ڕادەست کرایەوە.